هەوڵەکان لە ڕێگەی دادگاوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کیمیایی باران بەردەوامن. بەرپرسی لقی یاریمی کوردستانی گروپی دادوەری جیهانی دەڵێت دۆسیەکەیان لە هەڵەبجەوە گواستووەتەوە دادگای سلێمانی و بەڵگە و دۆکۆمنتی نوێ پێشکەش بە دادگا کراوە. ئەو شکالەمان هەبوو لە هەڵەبجە کە هەر سێ مانگ جارێک حاکمەکە ئەگۆڕا تۆزە ئیشکالاتێکی دروستیە کرد و کێسەکەمانیشی دوا ئاخست. لەسەر ئەو مەسەلەی کۆرۆنەش و تیمە پارێزەرەکانشمان لە ئەمریکا نەیانتوانی سەفەری ئەم لە ئێرە بکەن، سنووری ئەمریکا داخرا بوو، ئەوانش لە کێشەکانە. بەڵام ئێستا ئەم کێشەمان نەماوە. جەلسەی یەکەمی لە سلێمانیمان هین کرد، ئیشەکە بە باشی ئەڕوا، بەڵگەنامەیەکی تازەش پێشکەش کراوە و هیوادارین بەم جەلسەی داهاتوویان بە دوو جەلسەیەکی تر ئینشاڵڵا بگەینە قۆناغێکی کۆتایی. نەبوونی یاسایەکی تایبەت بە جینۆسایدی گەلی کورد گرفتی بۆ دۆسیەکە لە دادگا دروست کردووە و تا ئێستا پەرلەمانی کوردستان نەیتوانیوە دەنگ لەسەر ئەو پرۆژە یاسایە بدات. یەکێک لە پارێزەرانی دۆسیەکە ژاماژە بۆ دەکات بوونی یاساکە زۆر هاوکار دەبوو، هاوکارانی ڕژەمی بەعەس ناچار بە قەرەبوو بکرێنەوە. کاری تەواومان کردووە، هەموو دۆکومنتێکمان پێشکەش کردووە، دادگاش ئێستا پیاچوونەوە بۆ دۆکومنتاکە و چاوەڕێ دۆکومنتی زیاترەکە. ئەتوانین زۆر باسانی بڕیار وەرگرین بۆ دۆکومنتانی کە پێشکەشمان کردووە، بەڵام چەند بربەستێک و چەند ڕێگرێک هەیە لە بەردەمیان، بۆیە ئەو بربەستە و ڕێگریان لە ڕێگەی و یاسایەکە ئاماژەمان پێکرد لە دانیشتۆکە چارەسەرە بێ. ئینشاءڵڵا ئەمەلمان زۆرە، هیوامان هەیە کە ئەو یاسایە ئەو بربەست و ئەو بۆشایانە پڕکاتەوە و بڕیاری دادگا پەسەند کرێت لە ئەوروپا و ئینشاءڵڵا قەرەبوو بۆ زیان لێکەوتوان وەرگرینەوە. بەرکەوتوان و کەسوکاری شەهیدانی کیمیایی باران هەڵەبجە بێهیوا بوون، لەوەی دوای 33 ساڵ لەو ڕووداوە قەرەبوو بکرێنەوە. ئەوان هێشتا لەگەڵ ئازارەکانیان چاوەڕوانی ڕۆژێک دەکەن قەرەبووی لە دەستدانی ئازیزان و وێرانبوونی ماڵ و حاڵیان بکرێتەوە. خەریکە ئەگاتە حەدی تەواو بێ هیوابوون لەوەیشی کە هیچ کەسێ خەمی ئەم دەبەرە بخوات و دڵسۆزانێک لە دەسەڵاتداران هەبێ کە لانی کەمی زۆرکەمی هاوکاری و خزمەتکردنی ئەم مەنتیقەیە بکەن. زیاتر لە 12 ساڵە کار دەکرێت بۆ دادگاییکردنی هاوکارانی ڕژەمی بەعەس کە 20 کۆمپانیا و کەسایەتی بیانین. تا ئێستا زیاتر لە 10 دانیشتنی دادگا بۆ ئەو مەبەستە بەڕێوە چووە، بەڵام نەبوونی یاسای جینۆساید و پەسەند نەکردنی پرۆژە یاساکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە گەورەترین کێشەی لە بەردەم ڕێڕەوی دادگا و بە سزاگەیاندنی تۆمەتبارانی پەیوەست بە تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە دروست کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.